بەڵگە شەرعیەکان و واجبی تاکی مسلمانان لەسەر ئەو بابەتە چییە؟ مەلیکی مصر کافر بوو، یوسفیان کردووەتە سجن بە بۆهتانێکی خەتەر لەسەر ناموسی، داوا ئەکا ببێ بە وەزیری مالیە بۆ میلەتێکی کافری ئەم دەوڵەتەی عەزیزی مصر یاسای خۆیان هەبوو، ئەو یاسا تێ ئەگیرا لەگەڵ عەدلی یوسفە، خزمایەتیانە کرد، بەویستی خۆیان سەرفیانە کرد، ئەیدا بە کەس و کاری خۆی، ئەی بۆ پێغەمبەر یوسف کردی، ئەڵێ بەمە پێغەمبەر یوسف توانی خزمەتی ئەو ئیماندارانەی زەمەنی خۆی بکات کە ئەمە نەبوایە نەئەکرا. کەسێک دێ وەڵا کاکی گیان کاکە تۆ لەگەڵ حکمی ئەو تێ لەگەڵ کافر و فاجر و چی و چی دانیش و کەسێ باوەڕی نییە، کاکە من بۆیە ڕۆشتوم بڵێم ئیسلام حەلە، بۆیە ڕۆشتوم بڵێم تاوان نەکرێ، بۆیە ڕۆشتوم بڵێم فاحشە نەبێ، دزی نەبێ، گەندەڵی نەبێ، ماڵی خەڵکی نەخورێت، خەڵک برسی نەکرێت، خەڵک تاڵان نەکرێت، اینجا بۆ منیش بڕیار ئەدرێ. بەڵام لە ڕۆژێ وەکو ئەمڕۆیە ئەزانی کە تۆ ئەگەر بێت و ئەم بەشە ئەم جەبهە بەهێزکەی، ئەم دەرسی قورئانە، ئەم کەناڵە ئیسلامیانە، ئەم مزگەوتانە، ئەم باڵاپۆشانە، ئەم شعائرانە هەمووی بەرەو هێزە ڕۆت و ئەوەکانی تریش مەسەلەی گەندەڵیە، هەر بڕیارێکی ناشەرعیە کە تۆ لەسەر جادە ئەیبینیت یان لەو شوێنەوە کە دەرئەکرێت تۆڵێ خوای پەروەردگار من لەگەڵ ینی من لەبەر تۆیتە ناو عەلمانیەکان و بڵێ کاکە من لە ڕێی ئەوە خۆم هەڵەبژێرم، ئەوە لە کوفر و نزیکەی سە فتوا هەیە عولەماشتان بۆ خوێنمەوە بۆ لەبەرەوەی ئیشی تۆ سوکانەکە بەدەست ئەوە ئەو مەشروعی ناشەرعی هێنێتە ناو ئەو پەرلەمانە. دوو کاتێک کە تۆ ئەڵێ من ئەوە ئەکەم، ئێ باشە ئێسە بۆ نایکان بێ بڵێ وەڵڵاهی من عەقڵم قبوڵی ناکە بەمەرجێ بزانی هی خوایە، ئینسان مرتەدە بێت و خۆڕوونە قسەکەم. یانی چی؟ نەک ڕەخنە لە جەمع ناڵێم، لە عالم ناڵێم، لە قورئان بزانێ کەلامی خوایە. ئێ باشە ئەگەر کەسێ بێت هەموو شەریعەت لابات و شەریعەتێکی تر بێنێ، یاسایەکی تر بێنێ، ئەمانە زانیانە کافرە. ئەوەی لەو شوێنە وجودت هەبێت، یاسا دەرەکرێ باسی من و تۆکرێ خۆت لەوێ بیت، یەکەم ئینکاری کات، دووهەم ئیقامەی حجە بکات، سێهەم شەڕکەم کاتوە، چوارەم لا يخلو الجو لأهل الفساد، ساحەکە چۆڵ نەکەی بۆ ئەهلی فەساد، پێنجەم وانە بێ بە ئازادی تاوان بکەنێ.